ئاو بەڕێزان ئێستا ئێمە هەڵدەستین بە تاقیکردنەوەی ئەم ئامێرە پێشکەوتووە کە لە هایپەرکلین گروپەوە بەکاری دێنین بۆ پاکردنەوەی فەرش و کومبار. زۆرێک لە بەڕێستان کێشەی لابنی پەڵەی فەرش و کومبارتان هەیە. ئێمە لە ڕێگەی ئەم ئامێرە پێشکەوتووە هەڵدەستین بە تاقیکردنەوەی لابنی دوو پێک هاتە کە لابنی پەڵەکانیان بەسەر ڕووی فەرش و کومبارەوە زۆر ئەستەم. دەتوانێت ئێستا بۆمان پیسکەی؟ بەڕێزان خۆتان ببینن چۆنی توانیمان بەم ئامێرە پێشکەوتووە فەرشەکە پاک بکەینەوە.